دەم باش تەماشاوانی گەلێکێژە. تاورێم هەیرو بناوەنیشانین باعث طالبانی وەزیری دارایی و ئابووریە حکوومەت هەرێما کوردستانی دەبێژێ بودجێ هەرێمێ پشکا داخوازیین فەرمانبەران ناکە. مەلە بەرزان باعث طالبانی وەزیری دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستان ناڵەیە کە بودجێ هەرێم بەشی داواکاری فەرمانبەران ناکات. داخوانیەکەدا دۆخانیەکە چاپەمەنیەدا باعث طالبانی لەسەر زێدەکردنە دەرمالین فەرمانبەرین هەرێما کوردستانێک و بێگومان داخوازکردنە زێدەکردنە دەرمالان داخوازیین ئەم شینبێژین پڕانیە فەرمانبەرین دامو دەستگەین حکوومەت هەرێما کوردستانەیە. لێ باعث طالبانی دەبێژێک و بودجێ ئەوێت بەردەستیەوەدا تێراهاندە ناکێک و دەرماڵی یێوان فەرمانبەران زیێدە دەکە هەروەها بەحسی گەلێ پرسگەلێکێندن تایبەت ڕەوشە ئابووری بە بودجێ هەرێما کوردستانی دکە. ئەvە دەمەکەدایە کو لە پرۆژە یاسای بودجێ 2012 هەرێمێ داهاتیە کۆمەدەکردنە سیستەمی یەکگرتی بۆ دەرمالین تەڤایە فەرمانبەرین دەوڵەتی ئەڤژی دپێخەمەتا دەستەبەرکردنە هەفسەنگی و یەکسانیە دو دەبێژە دەستەبەرکردنە یاسایدنە بەرە دەرمالی فەرمانبەرین هەرێمێ ناوەند بمەرجێکی ئەفخستن نەبەسە دەمێکین بوونە دەرمالی هەرێمێ. بەڵێ بەرزان باعث طالبانی لە چاپێککەوتنێکی ڕۆژنامەوانیدا باس لەوا کات کە ئەوان ناتوانن دەرمالی فەرمانبەران زیاد بکەێت. هەروە باسی ئەوەشەکە کە تا ئێستا یەک دیناری بودجێ یەک دیناری نفت داهاتی نفت لە هەرێمی کوردستان نەچووتە سەر بودجێەوە بۆ خەزینەی وەزارەتی ئابووری نەڕۆشتە لە کاتێکە کە 120 ملیار وەکو ئەیانوت کە 120 ملیار دینار لە فرۆتنی نفت و غاز لە ناوخۆ پترۆ دلار بەڵام کێچوتە سەر خەزینەی دەوڵەت بەڵام باعث طالبانی ئەمارەتە کاتەوە. پرسی زیادکردنی دەرماڵی ئان هاوتاکردنی دەرماڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەمە لە چارچەوەی بودجەی ساڵی 2013 هاتووە کە لە دوو خەڵ پێکاتەوە یەکێک لەو خەڵانە باسەکە ئامادەکردنی سیستەمی یەکگرتو بۆ دەرماڵی سەرجەم فەرمانبەرانی دەوڵەت ئەمەش لە پێناو دەستەبەرکردنی هاوسەنگی و یەکسانی دووەماڵێ دەستەبەرکردنی یەکسانی لە نێوان دەرماڵی فەرمانبەرانی هەرێم و ناوان بە مەرجێک یەک خستنەوە نەبێتەوەی کەمبوونەوەی دەرماڵی هەرێم. هەروە پێش چەندێک وتەبێژی وەزارەتی دارایی وتی کە ئەوان لیژنەی پێکێنا بووە هاوتاکردنی دەرمالە فەرمانبەرانی هێرم لەگەڵ بەغدا و ئەم پرۆژەیە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کردا کە لە ئەنجومەنی وەزیران ئەمە بکرێتە واری پراکتیزەکردنەوە جێبەجێ بکرێت. بەڵام ئێستا باعث طالبانی ئاڵێت ئێمە ناتوانین دەرمالە هیچ فەرمانبەرێک زیاد بکەین و ئاگەی واش بێت دەبێت داوای زیادکردنی بودجێ بەکاربردن بکەین. هەروەها یەکێک لەو خەڵانەی دیکە کە جێگەی سەرنجە بۆ ئەوەی بەڕێز بخوێنم باعث طالبانی ئاڵێ لە هەرێمی کوردستانە زیاتر لە 1,200,000 ویدی موچەخۆر هەیە موازف هەیەوانێک کە موچە لە حکوومەت وەرەگرن لەوانە 650,000 فەرمانبەری حکوومەتن بێگومان نزیکە 600,000 دیکەش وەکو باعث طالبانی ئاڵێ ئەوانەش موازفینی دیکەن وەکو ئەوترێ چاودێرەکان ئەوترێ لە هەرێمی کوردستانە کە بە دەیان هزار کەس هەیە بۆ حزب کارەکەن کەوادری حزبن موازفی حزبن لە بارەگەکانی حزابەکانی شێکەن ئەوانەش هەمووی موچە لەسەر حسابی حکوومەت وەرگێن بێگومان زۆرشان هەیە لە ناوەندەکانی ئیعلامی ئەو حزب بەتایبەتی حزب فەرمانڕاوەکان حزبەکانی دیکەی شێکەن کە ئەوانەش هەمووی موچەی حکوومەتی هەرێمی موچە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن. بەڵێ هێژان تەوەریمە لەسەر ئێکم خزمەتە وەرگرتنا سەرنجەوە داینە علی لە گرمیانەوە کاک علی فەرموو. کاک علی ئەلۆ کاتت باس هەموو کاتێکت بەڵێ ئەلۆم کاتت باس سەرچاوم کاک علی فەرموو. کاکەش جان هەر چەنە تەوەرەکەتان لەسەر تەوەرەیەکی ترە بەڵام زۆرمان پێ باشە کاک علی زۆرمان پێ باشە بەڕێزان لەسەر تەوەرەکە تکایە لەسەر تەوەرەکە بە قسە بکەین لەبەرەوە تەوەرێکە تایبەتە بە ژیانی خەڵکەوە و بە دەرماڵە و موچەی کەمە گلەی زۆربەی زۆری خەڵکی کوردستان. ئەلۆ بەڵێ ئەلۆ کاکەش جان بەڵێ کرد زۆر بە کورتی سەرنجی خوب بڵێ فەرموو. کاکەش جان هەر چەنە تەوەرەکەتان لەسەر بەرنامەکەتان لەسەر تەوەرەیەکی ترە بەڵام من لەسەر کەمی موچە قساکەم. بەڵێ بەڵێ کاک علی فەرموو قسە بکە. وەکو باخەوانێکی شارەوانی شاری کفێ قسەتان لەگەڵاکەم. بەڵێ کاکاری تکایە جێمان لە دەنگی توە فەرموو قسە بکە. باخەوانێکی شارەوانی شاری کفی چەند کەسێکی بەهەرحاڵ نازانم کێشە هەبووە دەنگیمی باش نەگاتە کاکەلی بەهەرحاڵ سوپاس بەڕێزیان ئاڵێ لە شاری سلێمانی فەرموو. باش کاگەکار هەموو کاتێکت لەبارەی تەوەرەکانی ئەمڕۆتەوە بەڕێی من دەستخۆشی لە قسەکانی باعث طالبانی یەکەم قسەکەی زۆر لە جێ خۆیەتی من نازانم یعنی فەرمانبەرانی ئێستا چیانەوێ مەگەر لە خۆشیە یعنی هار بوو بێتن سێرەکی کام فەرمانبەرەی ئەڵێ کە ما بڵێن مۆزەفێکی تازێ معاشی لە 300,000 بۆ 400,000 کەمتر نییە یعنی چ شتێکیان ئەوێت من تێناگەم و دوێ ئەوەش ئەی ئەگەر کەسێک داهاتی مانگانەکەی نەگاتە 300,000 400,000 تۆ سێرەکی ئەچیتە هەج ماڵێکەوە
پێچوار معاش خۆری تایە یعنی ئیتر خەڵک بەچی تێرەخوا من تێناگەم و دوێ ئەوەش لەگەڵ ئەویانی هیچ کاتێک موچەی فەرمانبەران زیاد بکرێت چونکە بە شێوەیەکی باش ڕێز لە هاوڵاتیان ناگرن تۆ دوێ ئەوە کاتیتە دائیرەکەەوە یانی مۆزەفەکان و فەرمانبەرەکان بە شێوەیەک تەعاملی لەگەڵەکەن زۆر بە بێڕێزانە تەعاملی لەگەڵەکەن ئەوە کە ئەتوانێت کەسێک کە شایانی ئەوە ببێت کە داوای معاش زیادکردن بکات کە بە کەسێکی بەڕێز بێت کە بە شێوەیەکی باش خزمەتی وڵاتەکەی بکە کەسی واش هەیە هیچ معاشێکی نییە هیچ موچەیەکی لەم حکومەتە نییە ئیتر من هیوادارم یانی ئێوارەیەکی خۆش باڵێ خۆشتر محەممەد لە مووسڵ فەرموو باشی کای محەممەد کەرم کێ باشی برای پەرێزە زۆر سپاس کاک محەممەد ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی تکایە باڵێ بەڕێزان ڕۆژانە ئێمەوە دووبارەکەینەوە تا ئەو کاتە ئێوەی بەڕێز پەیوەندیەکەن ئێمە لە خزمەتیەوە دابین بەڵام پێمان باشە بەشەیەکی زۆر باش دەنگیەوە بکە یەکێک لەو هۆیانەکە بێتە سەبەب کە دەنگیەوە باش ناکە کێشەی تەکنیکی دروست بێ لە لای خۆتان کە پەیوەندیەکەن تەلەڤیزیۆنەکە کەسکەن تکایە مام قادر لەو لێرەوە فەرموو ئەو کاتت باش سەر چاوم ئەمان بە باعث تاالبانی دەرێم برادرێکی خۆشمە لە قەدیمەوە پێی دەرێم کەی نەبووزە تەزدیق کرا کەی نێ پارەکان لێ سەرف کرد ئایا نسبەتی ئەو کارانەی ئێوە ئەنجامتاندایە ئەوەی لێ هاتێ بووزە بەزنەکە فەرمانبەر و متەقاعد و ئەوانە پارەیان بۆ سەرف بکەن ئەدی ئەو پارەیە ئەگەر نسبەتی کارەکانتان لێو نسبەتەی بی کە هەتە خوارێ هیچ کارێک ئەنجام نەدایە وا بارانیش دەستی پێکرد کارەکان هەموو ڕادەوەستی ئەدی ئەو پارە چی لێ هات عاد قوتیدا ئەسمەت قوتیدا نابێ بزانین لەوەیە لەبەر چی وایە لۆ هەر شتێک پەیوەندی بە چینی فەقیر وەهەبی بە چینی تاما وەهەبی پارەی لۆ نییە لۆی دیوەتی کابرای گۆتەنی بەسری بە گۆڕێ وەردەکرێ حەزێ دەکەم باش تاالبانی ئێستا جواب بداتەوە نەگەڕێت بەڵێ سپاسی من شێوەداری سەرنجی تۆ بۆ بەرزی گەیشت بێ فەڕیدون لەو لێرە فەرموو بەرەزەکەم ئەم کاتت باش و ئەموو کاتێکیەوەش باش بەنسبەت باعث تاالبانی ئەو قسانەی کە ئەیکرد ئەڵێ برجەی هەرێمی کوردستان بەشی فەرمانبەرەکان ناکە ئەی باشە بۆچی بەشی بنزینەکە بەشی ئەو قەوتلیاکانەکە ئەو شوخانی خۆیەکە بەشی ئەوواکە لە کاتی هەڵبژاردنە پەخشان و تەخشانی بکەنەوە ئەو ماوەکە قوربەسەران خەڵک یارمەتیانەدا دەبێت لە برجیان لە هەر هەموو کەسێک زیاتر بێت لە هەر هەموو کەس لە هەموو فەرمانبەرێک دەبێت برجیان زیاتر بێت بەنسبەت کەوات زەشەوە ئەو کابراییکەوە هەرکەنەوە گینەوەش نییە ئەوەی کە فەرماندەی زلزلا ئەو کابرایە لە ستویەکی ئاب لەگەڵ هەنێک جاش و خۆفرۆش هەولێریان گرتەوە حەو کەسی کوژ وەڵڵا وبیلایی لە بەرچاوکم حەو کەسی کوژ لە دووپی حەو پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستانی کوژ داواکارم لە خەڵکی کوردستان ئەو قەوات دێ لە ستویەکی ئابش هەولێری کاک فەڕیدون ئێمە باسی پرسێکی تەوارێکی دیکەکەن تکایە با لەسەر تەوارێکی قسە بکەین تەواری ئێمە دەستنیشانکراوە لەسەر شاشەیە لە بەرچاویەوەیە ئێمە حەزەکەن لەسەر تەوار بۆی ئەگەر خەڵک هەیە تایبەتمەندە گلەی هەیە لەسەر ئەم پرسە ئەگەر هەبێ سەرنجی شەبێ بۆ لایانی پەیوەندیدارەکان لای پەیوەندیدار بگەیشت تکایە لەسەر تەوارەکە بەسەر چاوم بەڕێزەکەم وەڵڵا وبیلایی یعنی ئەو فەرمانبەر ئەو ماوەکانە نە کەسێکیان نییە بەخێ وەڵڵای پێویستە ئەو هەموو بردەیەکەوە تەخشان و پەخشانەکرێ بەم لاولایە برێ وەڵڵاهی من کوڕێ برای خۆم هەیە بە پلەی نەقیب ویگین کراوە تەقاوت کراوەمانی 2 ملیۆن دیناری هەیە قەسەم بەخواتی شەشێکی بۆ یەک خزگەنە تەقانەوە ئیتر بۆچی ژین وەڵڵاهی باعث تاالبانی جێرە شێوێنە و ببوورە بەڵێ بەرزان سەرنجی خۆتان نیشان دەمە بەردامی خۆتانە من لێرە تەنیا خزمەتی ئێوەکەم بەرنامی خۆتانە ئیتر ئێمە باسی ئەوە پرسانەکەین کە تایبەتە بە ژیانی ئێوەوە ئەمانە دڵنیا بن بەرپرسەکان لەوانە جێ لە ئێوە بێ ئێوەش ئێمە بکو پردێکە لە بینی خواستەکانی ئێوە و بوو بەرپرسەکان بەشکەن بەرپرسەکان جابی خواستەکانیەوە بدەنەوە ئەکرام لەزاخۆ کەرم کێ کاک ئەکرام کاکەر چاوانی برا ئەزی باشم گەلێک سوپاس کەرم کێ باشێت هاوجەخوازگاکی دەستخۆشیل بەرنامەتت کەم زۆر سوپاس بووتە کەرم کە کاکەر ئەس داخوازی شەمی حەواڵەت کەم هەر کەسێکی تەلەفۆنی بۆ جنابێ وە بکێت بلا داخوازێت وەسا بکێت کە نە هەر کەسێک داخوازا بەریکاخوا بکێت بەڵام هەمی داخوازێ بکەین داخوازاوی ملەتی بکێت ئەبرو کە ملەت ئێمە کەدید مەترفیەدا والله وەختەت عادل ئەمیری زەیدی بینیم حەسب و ئەس علی حەسەن مەجیدی بینیم بەڵام هەمی کورد خوا بکەن ئێک دەستێ خوا بدن ئێک و ئەم هەمی ناوماڵە کوردی ئاوا بکەن ئەرو کە موچێ من کێم بد یان زێدە بد سوبەی هەکە ناوماڵە کوردی چۆ ئەم موچە بۆ چەتشمە نامینێت ئەس داخوازش هەمی هەواڵات کەم ئەس دەستخۆشیە ئەولەنگ هەمی قیادێت کوردات کەم ئەس دەستخۆشیە جنابێ سەرۆکی مام جەلالی کەم ئەفری کەپتنا ئەم ناوماڵە کوردی دەستی خۆ کردی تێکدا
و ایگبونا کرده گیری دای بله ام همی داخوازش بله کاکی اکرم بله سپاس بو سەرنجاتەژی چۆرۆ لە شاری سلێمانیەوە فەرموو ئێوارە باشکاتەکەر باشتر بۆ تۆ فەرموو دەستخۆشی لە تەوەرەکە دەکەم سەبارەت بە وتی بەڕێز باعیس تاڵەبانی من لەگەڵ ئەوانی فەرمانبەر یعنی پێشتر ئێستا بەڕێزێک تەلەفۆنی کرد بە ناوی ئاڵێەوە و فەرمانبەران چیان ئەوێت یعنی ئەو سەیری بەشێکی لە فەرمانبەران نەکات کە لە ماڵێکا دوو سێ کەس فەرمانبەرن ئەگەر تۆ سەیری ماڵێکی کە یەک کەس فەرمانبەر بێت و موچەکەی 600,000 دینار بێت لە کاتێکیشا لە شوێنێکی دوور هات و چۆف کات 600,000 بەشی چی ئەکاکرەی خانوو بە خۆشتان ئەزانن بەشە خۆراک هیچ شتێکی وای پیان نییە کە بەشی پێداویستیەکانی بۆ نمونە خێزان بکات جاداوا لە حکوومەتەکەم کاتێک کە بیر لە تاعینبوونی فەرمانبەران کاتەوانێت بیر لە ئەو ڕێژیە بکاتەوە کە چەند تاعینەکات دوایش بیر لە موچەکانیان بکاتەوە کە چەندێکیان ئاێت و باعیس تاڵەبانیش یعنی پێم بڵێ چ مەسئولێک ئەتوانێت لە مانگێکە ماڵەکەی خۆی بە 600 بۆ 700,000 بەڕێوە بەرێت لە کاتێکا تۆ مناڵێکت نەخۆش ئەکرێ سەردانی دکتۆرەکەی 100,000 ئەوێ کری خانوو بەڵێ چڕۆخان بەڵێ مەشیوادارین سەرنجی تو بۆ ئەو بەڕێز گەیشت بێت بەڵێ بەرزان بێگومان جیاوازی موچە وەکو ئاڵێن وەکو فەرمانبەران ئاڵێن چاودێرەکانی ئەو بوارە ئاڵێن جیاوازی موچەی زۆر هەیە لە نێوان موچەی فەرمانبەرانی داوایرە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها ئاڵێن بە ئەو هەموو ڕێژە زیاتر لە 600 نزیکی 600,000 توانی بەپێی ئەو داتەنەی وەزیری دارایی باسی کردووە لە دیداری سەحەفیەکەیە نزیکەی 600,000 موچەخۆر لەم هەرێمەدا هەیە کە ئەمانە هەمووی پارە بن لە وڵات بێژگە لە پارە بگەرن بێگومان ئەو بارگەرانی لەسەر بازار دروستەکە تأثیر لە خەزینەی وڵاتەکە لە بنیە تەحتیای وڵاتەکە ئەو هەموو موچەخۆرە ئەو هەموو پارە کە سەرفەکرێ بێگومان هەیە معاشی 6 میلیۆنە زیاتریشە مدیر عامە هەیە لەسەر حزب کاوەدەری حزب تەعینیان کردووە بە مدیر عام هەیە بەدەیان هەزار کاوەدەری حزب و ئەندامان و لایەنگیری ئەحزابەکان و لە مؤسسەکانی ئەم حزبەی شەکامی لەسەر حکوومەت تەوزیف کراوە ئایا ئەمە تا چەند تەأثیر بوو سەر بنیە تەحتیای وڵات هەیە عومەر لە شاری سلێمانی کاکەمە فەرموو کاتتان سەرچاوم باشی سپاس دەکەم وڵای دەمێ جوابی ئاڵاخان بۆ عالی و تو جوابی بدەمەوە تێراگای لەبرسی نیە ئەوی جێچێکە وەک کاک باعیس تاڵەبانی بەزەی و ڕحمینە بەرامبەر بە فەرمانبەران من وەکو فەرمانبەرێکی کارەبا قسان دەکەم لە 2008ەوە بودجە لە عێراق 175 ئێمە 120مانەیە ئاگای لە وەعزی فەرمانبەران هەیە ئەمە بەس وارداتەکەی خۆمان بدەنەوە ئی کارەبا هیچ کەمان نایە بابە بەس وارداتی خۆمان بدەنەوە فەرمانبەران بەڵێ خەڵکیان تووشی نەخۆشی نەفسی کردو ئەوەی دەبێ هەی ناڕە دەردی زەمان نێوتەکەیان لێکردو دەڕوا ناڕوە تو وەکو فەرمانبەرێکی کارەبا کێشە چییە لە چیە جیاوە هەست بە جیاوازی ئێمە مەترسیمان 120 لە خوارە 175 لە حکوومەتی عێراق لە حکوومەتی ئێرەکە بەخوارە 175 ئێمە 120 بەڵێ وایە ئەنجا پاداشیشمان نییە پاداش ساری جارێکمان پاداش بەدەکەن ئەوی 6,000 دینارە بەڵێ کاکەمار بەڵێ بەرزان لەسەر قسەی کاکەمار بەپێی ئەو داتانێکە لە بەدەستێمەدان دەرماڵی مەترسی بۆ فەرمانبەرانی حکوومەتی ناوەندی لە 175 بۆ موازفینی کارەبا لە هەرێمی کوردستان لە 120 بێگومان ئەو بڕیارەشە بووە کە هاوتاکردنی دەرماڵی مەترسی بۆ فەرمانبەران ئەو داوایرانەی تایبەتن بەم بوارە لە وەکو حکوومەتی بەغدا بەڵام ئەمەش وەکو ئەوترێ ئەمەش نەچوتە واریجی بەجێکردنەوە فەرهاد لە باژاری دهۆکێ کاک فەرهاد کەرمکە چاوانی واشی ئەزێ باشم گەلێک سپاس حالێتت چانی سپاس کەرم سەروی بابەتی گەلێکی تەلەفۆنات کەم دەسەکەسانی چایە یعنی ئەکە مرۆڤ بەس نەت بۆ شەخصی خواستنی بێژی یعنی گەلێکی بێژن ڕاتبێمی کێمە ئەنا بە چەند ساڵا زۆرمە فەرمانبەر ڕاتبێمی کێمە ئەنچ پشت نەگەشتی من داخوازی نەمرۆ بخوای شەخصی خواستنی کرد داخوازی مرۆ بۆ ملەتی خۆ حەمیت کرد بەڵێ مرۆڤ بەس داخوازی بۆ ملەتی خۆ کرد مایکە ڕێگەوی شەخصی متنی سەر کرد مایکە بێ ملەت ومەدی شخصی متنی لێت کرد بله جد داخوازیان مش عالمه که یک تلفنی پیوندی که کرد یعنی درجاندی ملت حمید ابو خوبن او سپاس بو تشیک سردار لا رواندوزا فرمو الو بله الو شو باشتر باشی برای حالت سرچاوم فرمو سلامت بیا اخوات سپاس تکریم برای اوا بالنسبه صفحه عقاری بله اوا زلمێدنە خاڵکی لە خۆی کەشفی یەکەم دێت کەشفەکە نیوە ئەدەنێ بەڵێ
دوای تر کە سەبتێ کرد ئەو کاتیوە بوو نوێی دیکاندایە ئێستا بڕیارە شوێن دەرکردیە کاک سەردارەیەکێک لەو کێشانەیە کە ئێستا من و هەردوو کڕۆبەڕۆ بووینە باش جێمان لە دەنگێکتر نییە بەرزکردنی دەنگی تەلەڤیزیۆنی جەنابتایکە کەسکەی زۆر باشترە بێ بەسەر چاوەش تەقیزیەکەم فەرموو بەسەر چاوە باشە فەرموو ئەوە بەنسبەت سلفای حەقاری بەڵێ سلفای حەقاری پێش ئێستایاندا خەڵکی ئێستارێکەش کە سلفەکەی ئەدەن پێش ئێستارێکا بێم نیویان ئەدا کە لەسەر بادلۆی دواتر کردیانە ئەوە کە برێن هەتا مارێنە بێناوێ ئیجۆمت نادەنێ کابرا بێتون پارەی هەبیتن حتا خانی تەواوە کاتن مارێ باتە ناوێ لە سلفێ ڕاشێشیتن بەڵێ کای سەردار هیوادارین سەرنجی تۆش بۆ لایەنی پەیوەنددار گەشت بێ باوکی محەممەد لە سلێمانی فەرموو ئەم کاتە داشراکەم سەرچاوم هەموو کاتێکی تۆنی باشی حاڵە سپاس فەرموو وڵی تۆرەکەم لە ئادەمیتر نازانم سێ چوار کلمەیە لە ئادەم لەسەر تۆرە پەیوەندی من بەو تەوەرەوە نییە کە تۆی سەبات ئەگەر زۆر بە کورتی پێمان باشە لەسەر تەوەرەکە کورتی زۆر بە کورتیەوە باسی دزلەتە نەکەم بڵێن ئۆپراسیۆنی دزلە عەبدولەمیر ئەو عەبدولەمیر بڵێن باسی یەکەن چاوە لە سزنی هینا وا لە سزنی کەرکووکە گیراوە کەسێکی بێتاوانیان کردوتە ژوورەوە ئەویان بەرداوە ئەو پیاکوژە نەک عەبدولەمیر زێدی کە باسیەکەن ئەو لەسەر حەقا ئەوە عەبدولەمیر زێدیەکەوە کەسێکی بێتاوانی خستۆتە ژوورەوە قاتڵەکەش وا لە دەرەوە ئەسوڕێتەوە لە مەڵبەندی یەشێتی ئەو مەڵبەندەی کە خوا بیکا بە قوربانی خوا بیان کا بە قوربانی ببوورە کای محەممەد ببوورە باوکی محەممەد ببوورە تکایە بە لەسەر تەوەرەکی قسە بکەین و تکایە بە کۆمەلێکی مستەڵحەیە لێرە بەکار نادرێت لەبەرەوە ڕۆژانی پێشتر بەڕێزن زیاتر لە هەفتەیە کەمووی لەسەر ڕەوشی عێراق و پەراسوونی دیجلە و هێزی پێشمەرگە و ناوچەدا بڕاوەکان بوو ئەمڕۆ لەسەر تەوەرێکی تایبەتە لەسەر چەند مەسەلەی دەرماڵە و موچەوی ترەوشانەی بەڵێ حاجی عەلی بەڵێ حاجی فەرموو کاکە گیان من بە کاشێغوای زاڵێم ئەگەر بیر بودجەکە بەشی فەرمانبەران بکە دەرماڵە وەکو ناوەند لێ بکە ئەو پێویستە کۆمەڵی ڕێکار هەیە بیگرێتە بەر بۆ ئەوی بودجەکە بەش بکە ڕاستەکە بەو شێوازەی کە ئێستا ئەوان وەزارەتی داراییە بەنەڕێوە بودجەکە بەش ناکە بۆ نمونە لە ساڵی ڕابردووە 1800 پرۆژەی وەهمی هەبووە ئەو پرۆژە هەیە پرۆژەی زۆر گەورەیە چەند ملی پرۆژە بچووترین پرۆژەی 400 ملیۆنێکە بێ لەوە ئەوان دەڵێن 390 پێشمەرگەمانیە با ئێستا لەم کاتەیە کە ئینزاری جیمە باجار بکەن بزانە 50,000 پێشمەرگەشیان لە سنووری کەرکووک و دووز و خانەقین و ئەوانە هەیە باقیەکەی تەبان وەهمین و لە ماڵەوەن زیاتر لە چەند هەزار کەسێک خانەنشین کراوە بە وەزیر و بریکاری وەزیر و پەرلەمانتار ئەوە کەسی وەهمی و کەسی حزبی و کەسی ئاغا و کۆنە موسەشاریشی تایە کە ئێستا خانەنشین کراوە بۆ پلانە بێ لەوە چەند هەزار کەس خانەنشین کراوە کە بە هیچ شێوەیە پێشمەرگە نەبووە سەعاتێک پێشمەرگایەتی نەکردووە لە لادێ دانەنشتووە و دانەنشتووە تەنانەت پیاویتی وای یەک ڕۆژ خزمەتی نییە ئێستا بە لیوا خانەنشین کراوە خەڵکی باشی ڕەنگەتیا بێت کە مستحق بێ بۆی کە خانەنشین کراوە بەڵام زیاتر لە 4-5 کەس بەس بە لیواکان 2,300,000 دینار وەرە 2,300,000 وەرەگرن خانەنشینیەکەیان ئەو 2,300,000 بەشی 3-4 فەرمانبەرەکە ئەیدا بە یەک کەس و یەک کۆمەڵ حیمایی بۆکە ئێستا بۆ نمونە یعنی ئەو کۆمەڵی خەڵکیان خانشین کراوە بەناوەی مەکتەبی کۆمەڵایەتی و گوایە ئەمانە ڕئیس عەشیرەتن و ئەوانن و ئەو شتانە کاری هەیە من دەناسم بەشداریان فاری کردووە دێ ڕوخانووە ئێستا موچەکەی 1,200,000 5 حیمایەشی بۆ کردووە لە 500,000 دینار ئەمانە بودجە ئابادە بەڵێ حاجی بەڵێ سپاس بۆ سەرنجی بەرزتان بەڵێ بەرزان حاجی عەلی لە کەرکووکێ دەبێژە خەڵکێکی هەی بێگومان ئەف تەجروبە بوارم لە بەرچاوێنوانە لە دۆخۆکی هەیە بە بێگومان گەلێک جێهێندن کەس هەنە مستەشار بوون یەک ڕۆژ پێشمەرگە نەبووی هات کە خانەنشینکردین پارێکە خەیاری نەها بەردەرێ ماڵایی بەدەهان پێشمەرگە هەنە پارێکە خالی حرەسێتوینە و نسریایی نیودەفتەری زیاترە و دیوەخانەویە گەرمە ئەڤژێکی موچەخۆرە بێگومان لەسەر حساباندێک و ئەوی هەمی تەمەنێ خۆ پێشمەرگاتی کردی پارێکی باش بوو تەدابین کردن بەرحال عەلی لە هەولێرەوە کاک عەلی فەرموو بەڵێ دەستخۆش لێتەوە ڕێگرادەم سپاس بۆ بەڕێستان حتا ئێستا ئەوان کردووانی ها کاک عەلی بەڵێ فەرموو
تەوەرەکەتان لەسەر چی بوو وەڵاین تەوەری ئێمە کاکاری تەوەری ئێمە وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەڵێ بودجە بەشیاوە ناکە ئیترێمە ناتوانین دەرماڵەی فەرمانبەران زیاد بکەین. بەڵێ وەزیری پێشمەرگاڵێ وەزیری دارایی وەزیری اقتصاد این فەرمانبەران پێشمەرگە بۆ لەبەرچی یعنی شتەکە سەبەبی چی ئێستا خۆی دەتوانێت چۆن ناتوانین یعنی ئەو نەوت و ئەو شت و هینەوە چۆن ناتوانین ئەو ئەڵێ ئەو باسی نەفتی شەکە ئەڵێ 1 دیناری نەفت نهاتوتە سەر بودجەوە لە کاتێکە کە بە پێی وەزارەتی سامانی سروشتیەکان 1 ملیار 120 ملیار دلار ئەبزان بە پێی حسایەکان هیناوت چوتە سەر بودجەوە بەس بە هەر حاڵ عەلی وشەر لاڵە بچەوە کایک وشەر فەرموو. باشی چاو ماسەکەم دەستخۆشی و بەرنامەتان لێ یەکەم. زۆر سپاس بوو بەڕێستان. من هەرچەند بەرنامەکە تەوەری ئەوە نییە بەڵام من حەزەکەم یەکڕوونکردنەوە بەم تخوامەی بڕێ. ئێمە نابڕین بەڵام ئەگە بە کورتی. من بەڵێ بە کورتی من 26 ساڵە ئەڵها ماڵەگرم هەموو تەقەمەنیەکانم کۆ کردوتەوە لە هەموو جۆرەکانی لە هەموو کەناڵ و ڕاگەیانەکانیشا بڵاوم کردوتەوە ئامادەم 70 تا 80 کیلۆمەتر ئەو سنوورە ئەڵغامرێزکەم بە هەموو جۆرە مینەکانیەوە. ئێستا دوو بۆمبی کیمیاییم هەیە تۆماهۆکم هەیە هۆکم هەیە ئامادەم من ئەمزانی ڕۆژێ بێ ئەم هەلێ ئێستا پێش چاو بەڵام من بۆ هەر حاڵەتێکی کوتوپڕ ئامادەم بە سیارەکەی خۆشمە بڕم سبەینێژ لەوانەیە بگەمە دووس خورمات و بە هەندێک لەو تەقەمەنیانەوە کە جیاوازم زان لە چنەوە ئەکیانگەرەکە من پێیان بدەم من ئامادەم بۆ خزمەتی ئەو میلەتە من خۆشم ئێستا بە پلە لیوام بەڵێ بە پلە لیوام ئامادەکاریم تا بۆ هەر حاڵەتێکی کوتوپڕ ئامادەم 70 تا 80 کیلۆمەتر ئەو سنوورە ئەڵغامرێزکەم بە هەموو جۆرەکانیەوە. ئیتر زۆر سپاس چاوتان ماتە. بەڵێ سپاس. ئاری لە هەولێرەوە. شەو باش. باشتر. دەستخۆشی ئەو بەرنامەی لێ یەکەم. سپاس بۆ تۆ. کاکە من دەربارەی تەوەرەکە شتێکی جوانە بەڵام من بەڕاستی پێتەڵم من گلەیم لە حکوومەت نییە حکوومەت چی لە فەرمانبەر بکە فەرمانبەر هەیە 2 ساڵە تەهین بووە 300 بێ هەیە 20 ساڵیشە تەهین بووە ئەبێ موچەکەی لەگەڵەوە فەرقی هەبێ یعنی ماقوڵ نییە موچی ئەو 2 ساڵە لەگەڵ 20 ساڵەکە بکاتێک من فەرمانبەرم 21 ساڵ خزمەتم هەیە 1,780,000 وەرەگرم کابرا 2 ساڵە تەهین بووە ئێوە وەک موچەکەی من وەرگریە. بەڵێ بەڵام کەسیش هەیە تەقاعد بۆ و بەدایەوە کۆت و بەدەیان ساڵ خزمەتی هەیە موچەکەی لە ڕوبی موچەی تونیە لە کاتێکا ویشە کۆت و ئیمتیازات پێویستی بە ئیلتیزاماتی ڕۆژانەیە تو بامە چاڵەی کاکاری. کاکە گانە ڕاستە بەڵام حکوومەتی هەرێم بەرنامەی ئەو هەیە موچەی خان نشین پێ بچێتەوانێ و وەرانکاری تیا بکە بەڵام نابێ ئێستا ئیمڕۆ هەرێک چی هەڵسێ و گلەی لە حکوومەتەکەیان حکوومەت کەسێکی سزنەکە دابارەت سەر حکوومەتە ئەمە نادێ خۆ خەڵک هەمووی باشە سپاس. بەڵێ سپاس. باوکی سەفا لە ڕانیە فەرموو. ئەم کاتە باش سەرچاوم. کاکەجان ئەو قسانەی ئەو قسانەی وەزیری دارایی زۆر ڕاستە لە جێگای خۆیدا ئەم حکوومەتەی مە دەبینی نیوەی زیاتری مەهاشخۆرە و من پشتگیری لە قسەکانی ئاڵاخانی شەکەم لە سلێمانی یعنی مە تۆ بچۆ دایرەیەک زیاتر لە 200 کارمەندی لێیە هیچی ناتوانێت ئیشەکەت بەڕێ بکات نەڕێزت دەگرێت پرسیاری لێ دەکەی جوابت ناداتەوە هەموو بەسەرێکدا دانیشتون دایان گەنجی کچ و کوڕ لێ هەمووی دانیشتوێنە ئیشیانەیە نەکاریانە ینی بەس کات بەڕێکردنە و پارە وەرگرتنە بەڕێی من ئەو 300,000 یان ئەو 400,000 لیان زیادە زۆر سپاس. بەڵێ سپاس بەڕێزان باوکی سەفا و گەلێ سەرنجی دیکەشە بۆ ئەو هەموو ئایا ئەوە بوو ئەو هەموو مازفە و هەموو مشەخۆرە لە هەرێمی کوردستان هەیە بۆ جە بوو بەکاربردن زیاتر لە 10 ملیار دلارە ئان 10 تریلیۆن دینار کە بودجەی 2012 هەرێمی کوردستان زیاتر لە 13 تریلیۆن دینار بوو زۆربەی زۆری ئەو بودجە بۆ مشەخۆر و فەرمان بەرابەرەوە ئایا ئەمە چی نیشانەدا بێ پلانی حکوومەت لەوەی کە ئەم خەڵکە هەموو کردوتە مشەخۆر و فەرمانبەر بە 100,000 مشەخۆرن گەلێکی وەکو خەڵک لە ناوی وەهمی و نازانم کاوادری حەزبی چی تا دوای ئایا ئان خەڵکە ئەوە خەتای چێ ئەو هەموو مشەخۆرە لە کوردستان هەیە ئەو هەموو بودجە بوو بەکاربردن ئەڕوا باوکی ئارام لە پێنجوین با کاکە سەرچاوم من کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس بۆ تۆ من لێرەوە بە کاک بایس تاڵبانی دەڵێم کە ئەڵێ ئەو بودجەیە بەش ناکا و ئەوەکە ڕاز دەکا ئەزانی بۆچی ڕاز دەکا لەبەر ئەوەی کە مەکتەبێک 6 فەڕاشی هەیە بەڵام شەو چۆ تاڵانی کە 6 حرەتی هەیە چۆ تاڵانی کە کەس نییە بڵێ تۆ چ کارەیت لە ماڵی خۆی دانیشتۆ مەعاشێکی زۆر مفت و بەراژ وەرەگرێ و بەخۆڕایی بچۆ مزگەوتێک
دەخادەمی هەیە ئەچن بە هەردەیان کابراگرن بە کرێ و دژای مزگەوتەکان ئەکاتۆ و لە کاتی بانگە 4-5 بانگبێژی هەیە بەڵام یەکێک ئەبێ یەکێک وەکو من تێ بانگ بە لە مزگەوتەکە تەمەشا ئەەکەی کابرا کۆنە جاشە کۆنە مسەشارە من خۆم لەگەڵ خۆمان معاش وەرئەگرێ بەخوا قەسەم معاشەکەی ئەو 2 جار 3 جار بەرامبەر بە منە کە تەمەشا پارەکە ئەەکەم و پارەکە وەرەگرم وەڵاهی تەریقەم لە ڕابردووی خۆم چیم کردۆ یان چیم نەکردۆ بۆ من وام کرد ئەبریامیش وەکو ئەوم کردە لەوانێ ئەمڕۆکە معاشەکەم لەو زیاتر بواە من لێرۆ بە کاکبای ساڵەبانی ئەڵێم خۆ هەچەند تاوانی کاکبای دێت تاوانی ئەوانەیە کە ئەیکەن ئەوانە بەڵام کاگوایە ئەوان بۆ چونەوەی بۆ حساباکەن مافی کەم ئەندام و هەناسە سەد و بێقات و بێقۆل نەدەن بڵێن وەڵایە ئەوانە نادەین و بەڵام معاشەکان لەبەر هۆی ئەوانە کە ئەوانە زیانین بەڵێ باوکارام سپاس بێگومان ئەوە زۆر سەرنج هات بارێزان ئەوەی ئەوم باوکار هەم بێگومان سەرنجی زۆر وازەح بوو ئێمە هیوادارین لایەنە بەرپرسەکان گیان لێ بێ بووە ئەو ئەندەواری گەرە و کۆنە مستەشارێکیش بەو شێوەکە خۆیاڵێ کاوا لە تەکیە فەرموو کاگاکارم کادە باش سەرچاوم بەداوی لە بزنەوە من لە سەدەوەرەکە قسە ناکەم هەکەر بە کوردی ماوەشی زۆرە پەیوەندی پێوەکەم بۆ مە نەگیرەوە فەرموو لە خزمەت دەم کایکەوە زۆر سپاس من کاگەگا کەمەندامێکم لیژنەی تۆبی سلێمانی ئەڵێ 100% کەمەندامی 7 ساڵ لە ماڵ و دانیشتومە نەمتوانێەوە تا سەر کۆڵانی خۆمان بڕۆم بەڵێ 15 تا خزمەت پێشمەرگەیادیم هەیە ئیسا خانیشین کراوم لەسەر وەزارەت ناوخۆ لە کاتێکە من ڕۆژێ پۆلیسیم نەکردووە هەر 5 ساڵەکە پێشمەرگەومە من ئیسا ئەمەوێ وەزیری کارباری کۆمەڵایەتی لەبێ ئەم کەناڵیەوە گوێ لە من بێ من ئەسما هەر شوێنە ئەڵێن تۆ نەخۆشەکە لە مێشکمە ئەڵێن ئەم جۆرە نەخۆشیە شمول کەمەندامی ناکە من با نەخۆشم ڕاستە دەست و قازم لێ نەبووەوە بە گولە بەدیندار نەکراوم بەڵام من لە کاتی پێشمەرگەیادی لە کاتی دەوامە تووشی ئەم کەمەندامی بوومە لیژنەی تۆبی ئەڵێ 100% کەمەندامی جادر پەیوەندیم کرد بە کاکسامانەوە لە کەناڵەکەی وتی دوای ژمارەکە ژمارەکە لە کەناڵی نالێ وەرەگرم و تەلەفۆن وەکمە تا ئیسا پەیوەندی پێمەوە نەکردووە بەڵێ کایتەوە وەزیری کارەباری کۆمەڵایەتی ئەڵێ دەرگای وەزارەت واڵایە بۆ هەر کەمەندامێت دێت تۆ قەت جار سەردانی وەزارەتت کردووە کە دەرگای لە تۆ گرت بێ من باوەڕکە بەڵێ من هەتا ئیسا سەنێ هەوڵمدا چوومە دەرلای چەند بە برد ئەمەوێ سەردانی وەزیر بکەم وەزیری کارەباری کۆمەڵایەتی ئەڵێ دەرگای وەزارەت واڵایە باش ئەگەر واڵایەوە من بەیانی ئەچ بزانم واڵایە بچمە لای وەزیر بمدینێ حاڵەکە بەڵێ کایکاوات بەڵێ بێگومان وەزیر ئەڵێ دەرگای وەزارەت کراوەیە سبەینێ تۆ سەردانی وەزارەت کە کرد دەرگاکە کراوە نەبێ بۆ تۆ ئەو کاتاتوانی جارێکی دیکە لێرەوە سەرنجی خودت بڵێ ئێمەش هیوادارین سەرنجی تۆ بۆ بەڕێز وەزیری کار و کاروباری کومەڵاتی گەیشت بێ بەڕێزان دوایی ئەم ناوبەرە لە سەرمانتەوە لە خزمەتیەوە بەڵێ بەڕێزان لەسەر تووری کومەڵاتی پیجی نارتی کومنتمان بۆ هاتووە لەسەر تەوەرەکە ڕاواز کەماڵ ئەڵێ ئەگەر مەسئولەکانمان نەیدزنەوە خۆی ئەڵێ بەشی هەموو ئەکات و بەزیاشەوە هەروەها زانە ئیبراهیمی شاڵێ بەس بەشی خۆی دەکات نازانم باسی کێمە بەهەرحاڵ لەو سەرنجانەی سەمیر قادریش ئەنووسێ ڕاستە باعث تاڵەبانی خێر بە فەرمانبەران دەکات هەموو فەرمانبەران لە ماڵی بەهەرحاڵ هەروەها محەممەد ئیبراهیمی شەنووسێ منیش ئەڵێم ڕاستەکات چونکە هەمووی مەسئولەکان ئەیبەن بۆ خۆیان ئەوەندە مێنێتەوە بەشی کەمی خوارەحم بەم ملەتە بکەوەکو خۆیڵێ بەڵێ بەرزان هەروەها محەممەد زاهیری شەنووسێ بەهەرحاڵ بەڵێ خەسرە و لە مەخمورەوە بەڵێ کای خەسرە سەرچاوم کاکە ئەمە من بەڵێ من زندانی سیاسیم لە مەخمور بەڵێ ئەوە لە ساڵی 2002 پەسند کرایە ئەلەساس 20 ملیۆن و حەرمان بدەنێ هەتا ئێستاکە هیچ خەبەری نییە حەزر ئەوڕۆ ناسبەی و هەتا ئێستاش ناندانێ پەسندیشان کردێ و لە لای سەرۆک وەزیر و سەرۆکایەتی هەتا ئێستاکە هیچ خەبەرێکی نییە حەزر ئەوڕۆ ناسبەی ڕۆژ بە ڕۆژ هیچیان بۆ نەکردی بەڵێ کای خەسرەوە بەڵێ سوپاس هیوادارم سەرنجی تۆ گەیشتی بێ بۆ ئەو لایەنانە فەرهاد لە هەولێرەوە فەرموو
کاک فەرهاد یارە لەسەر هێل نەماوە دارا لە شاری سلێمانی فەرموو کاکی بەڕێزم کاک دارا فەرموو کاکی بەڕێزم سەرچاوم بەڕێزی خوبە تەنها بەشی دوو بنەماڵە دەکا و پارێ ڕاست دەکا و باعث تاڵبانی بەشی بجێ هەرێم ناکە بەس بەشی دوو بنەماڵە دەکا بارەزانی تاڵبانی ڕێزم هەیە بۆ جەنەب بەڵێ بەڵێ ژان تەوەرێمە بێگومان وەکو هین بینن سەر داخوانیا باعث تاڵبانی وەزیرەی دارایی و ئابووریە هەرێما کوردستان یەکی شوان خاڵین گەلێک جێ سەرنجەیە ئەو دبێژە ئەنها یەک دینارێ داهاتێ نەفتێ نەگەشتکە دەمەکێدە وەکو وەزارەتە سامانێن سەرۆشتی دبێژە 120 ملیار دینار لە فرۆتنە نەفت و غازێ لە ناوخۆیا پەترۆ ئەوە چونە سەر بودجێ هەرێما کوردستانê بوو باعث تاڵبانی پاکسەڤێ دەخوانیدە گەلو ئەکیرە چ لە هاتیە پارەیە شێخ لەتیف لە شاری سلێمانی فەرموو جانا وقتا باش سەرچاوم شێخ گیان فەرموو کاکە جان ئەم خەڵکە ئەم موظفستانە هەداوی معاسەکەن ئەی ئێمە پێشمەرگە بە شەو ڕۆژ بەو شاخوداخەوەین ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک خۆمان و ماڵ و دامان ئامادەین دیفاع لە کەسوو بکەین لە هەموو شوێنەدا بڕاوەکان بە کوردەکەی شوێنەدا گیرکەراوەکان بڵێن باشە باشە ئێمە پێشمەرگە ئەگەر 200,000مان بدەن ئەگەر 100,000مان دەنێ وەڵڵاهی وەک مۆزەف ناکەین ئێمە داوای پارە بکەین و مۆزەفە سەعات هەشتە ڕاست سەعات 12 دێتەوە یعنی 200,000 قەناعەت کە بەسییانە بۆ چیانە بەڵێ ئەنجا دوایەوە ئێمە ئەو داواکاریشمان هەیە کە خەڵک ئەوەندە دیفاع لە موظەفەکە ئەوەندە دیفاع لە وەزارەتی ناوخۆکە هەخوای دیفاع لە پێشمەرگەش بکات سینی پێشمەرگە من بۆ خۆم 22 ساڵە پێشمەرگەم ئێستا هەر پێم عیبە بە قورئان بڵێم داوای معاشەکەم هەر پێم عیبە بڵێم داوای پارەکەم من ئامادەم معاشم نەدەنە خۆم بە کوشتم با پێت بڵم ئامادەم بەخوا پێت بڵم خوا ئاگای دێ ئامادەم 1 دینارێکم نەدەنێ ساڵی 12 مانگ ئەگەر 5 ڕۆژ ماڵەم 5 ڕۆژ ماڵداڵەکەم پێ بەخێو بکەم لەسەر تەلەڤیزیۆنەوەک ئەم مۆزەفانە هاوا ناکەم بڵێم معاشەکەم کەمە و موچەکەم کەمە بەڵێ شێخ لەتیف لە شاری سلێمانی سوپاس سارێش لە هەولێرەوە فەرموو فەرموو الو مرحبا باشی از باشم سپاس کردم که قربانت حس کم سرتبرک بگم معتبر وزارت پژمرگه بله من چندی تقریبا رمضان در استعمال کتاب برش کلیه بوله فرق شیروانه ای وزارت پژمرگه حتی مکشی نکیله داره ای سکرتری بیشتر را یعنی من دوباره نشایی بله یعنی ما پیش تا چهار زیر که یعنی ما بیشتر بس از که دبی باغی یعنی حتی نکشی یعنی فرق شیروان جا بکنه نداره یعنی نمیدونم ولی بیشتر من فرق بله کاکی سارش باغ بس دنگتا باش نایتم من کر باشتر نکه باشه باشه کردم که اگه بکرتی ما حس کنم آنی بیشتر فرق شیروان آگاه لملت خوبی آگاه لپیشمرگه خوبی یعنی فرق شیروان کاروی چه وزارت پشمرگه بله وزارت پژمرگه نمی کرد مقدوشه بله کای سرش امی بیدارین سرنجات بوی هجای گشت به فرق شیروان کتود بيجي وزارت پشمرگه آگهج گل خوبه و کتود بيجي اجي له وليره فرمو ایواره باش سرچاوم من سبب بکانی با استعلامانی اگرون کرنامه یا بکی زور راسته اگر بود باشه و تخشان و پخشان بکره او بجناکه بو نمونه من 16 سالم خوێندی و 2 ساڵ فەرمان بەرم خوێنزاندارشم 750,000 وەرگم لە کاتێکا لەگەر منە هیچی نە خوێندووە خوێندەواریشی نییە ملیۆنێک و 9 ملیۆن وەرەگرێ کەواتە نایەکسانی لە بودجە هەیە ئەوانەی کە حزب بەیانی مەزراندیە بودجیان کەم نەکرێتەوە ئەو بودجە بەشی ئەو هەموو کەسە ناکە بۆیە داواکارم بودجەکە بە شێوەیەکی شەفاف دابەش بکرێ ئەو هەموو فەرمانبەرە هەیەمی حزب ئەو لە ڕقی ئەوە ئەو لە ڕقی فران حزب دای مەزراندووە ئەو بودجێ فەقیرە بەشی ئەو هەموو ناکە تاکە ئەو کەسان ئەوانە کابرا هەیە لەلای ئێمە لە ما بەدانیشتە ملیۆنێک و نیو وەرەگرێ 2 ملیۆن 3 ملیۆن بەس دیوەخانە وەرەگرێ حزب دای مەزراندووە ئەخەو بودجێ تۆ بەشی فەرمانبەری فەقیرەکە بله کاکی اجی بله سپاس بسرنجی تو ادریس لسنگ سرا و فرمو هم کاتت باش بارس همو کاتگت برز والله من مانجانا 315 متكما سلفي عقار وسلفي زواج شمال بتوا مانجي 84,000 سلفي عقار كم دقرتوا مانجي 6 ومانجي 12,000 سلفي جواز نقرا يعني مانجي 6 ومانجي 12 زاويه من تم سيرك كاك باي طالب عند الله بجمعنيه مشي فرامبران سياسي اي كاك ام بتش خو من بشيني
تجاتي كشمانية تنها ومسيئة بەڵێ کاکێ دەیست لە سەنگەسەرەوە هیوادارین بەرپرسەکان جێ لە تو بێوەکەوە بێ کە دوو سلفە بدەیتەوە بە حکوومەتی تر معاشێکش بەوەندە بیش بەشی تو ناکە بەرحال ڕێکان لە هەولێرەوە فەرموو ڕێکان لە هەولێر زۆر سپاس کاک ڕێکان یەک داواکارم لێرەتان بەڵێ ئەو بەرنامەیەوە لەگەی کێڵێن لێک کات لێرەدا بەرنامەی ئەگەر تو زێ تەوزیحتر لێ بکەی بەرنامەیەوە ئێستا بەڵێ لەگەی کێڵێن بەیەکەوە لێرەدا بەیەک کات ئێمە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆین ئێمەش تەنسیقمانەیە ئێمەش کاتی خۆمان تەزیشناکەین ئەوانیش ئازادن بەرنامە و شتێکە لە کام سعات بێ ئەوە هیچ ڕەبتێکی نییە ئەوە شتێک نییە کە تەنسیقی ئێماوان بێ لەو ساتەیە باکسەوە داواکارم لێکی جیاوازکەن چکە نازانێ سەیری هەوە بکەین یاراوان بەڵێ ولی سپاس بێگومان ئێوە ئازادن کا سەیری کام تیڤی بکەن زۆر پێ خۆشحالی شەبینە گەر ئەو خزمەتی ئێمە بۆ یەکێن بەدلێوە بێ بەهەرحال محەممەد لە چەمچەماڵەوە فەرموو بەڵێ بەڕێزم کاتە باش هەموو کاتێکت چاوەکەمی سپاس دەکەم بەڕێز جان زیاتر پەیوەندیەکەی من بە سەبارەت بە پێشمەرگەیە بەو پێشگیری ئەو برایەک دەکەم کە باسەوەی کرد ئێمە خەڵکەیە وەڵی پێشمەرگە بوون لە هەشتاکان کە مینیان بۆ ئێمە داناوە گولیان لە ناو جانی ئێمای سەر پارچەی گولە ئاوانەکانیان دەسوڕێتەوە بەحەقەت ئێساتە لە وەزارەتی پێشمەرگە زۆر لەوانیان تەقاعود کردووە بە پلەی لیوا دەچێت بۆ پارەکان دەچێت بۆ 3 ملیۆن دینار ئەی بۆ پرسیار لە پێشمەرگەیەک ناکەن چەند ساڵ پێشمەرگە بووە یاخود ئەوانەی کەیتە لەبەری جەبهەکاران و خۆیان دەدەن بە کوشت بەڵام من ڕاستەکەم من دەڵێم پارەی ئێمە بەفیڕۆدەڕا بەڵام من بەحەقەتی فەرمانبەرەیە فەرمانبەرانیش کۆمەڵێکیان هەیە مانگی بە 300 دینار ناژی لۆگە کابرا کرێکی بێ بەڵام لە حەقە تاوای لاتەوە ئەو خەڵکانێکیان بەڕاستی خانەنشین کردووە دیوەخاندارە و نازام چێوانە بۆ لێکۆڵینەوە لەسەرەوانە ناکە بای تاڵەبانی بۆ لێکۆڵینەوە لەگەڵەوانە ناکەن کە لە وەزارەتی پێشمەرگە بە حیاتیان ڕۆژێک لە ڕۆژان نەبوون کە پێشمەرگە من تەنها کوڕی کورد و پێشمەرگیان کوشتۆی سادە بە 2 ملیۆن و 3 ملیۆن لەناو هەموو حیزبەکان تەقاعود کراون کاکە بەڵێ کاک محەممەد لە چەمچەما سوپاس لە چەمچەماڵەوە لە پێنجوینەوە لە زۆربەی ناوچەکانەوە بەڕێزان خەڵک باسی ئەوواکات کە ئەو شێوەی تەقاوتکردنا خەلکێکەیە مستەشار بووە دەستیان لامفاڵە بووە کەس بوونە کە وەکو خۆیان حتا هەیە ناویان لە ناوی ئەوانە لە چارچەوەی پرۆسەسی ئەنفاڵ بەشداریان نەبوو دەبێ بیگرێ ئێستا لە کوردستانە ئەو پەری مەعاشی زۆر ئەو پەری دیوەخانەی باشە و پەری خانووی بەدەیان دەفتەریان لەژێرە بوو ئەوە هێوادارین لاینە پەیوەنددارەکان وەزارەتی دارایی و ئەحزابەکان بە تایبەتیانەی پشگیری ئەمانەی کردووە کە هەموو ئیمتیازاتە نابێت لە هەرێمی کوردستان ئەو پێشمەرگانە هەموو تەمەنیان خەبات کردووە کوکای محەممەد عەلی سەماشێکی زۆر کەمیان هەیە هیوادارم سەرنجیان گەیشت بێ ڕێباز لە چەمچەماڵەوە فەرمووکای ڕێباز ئەم کاتە باش هەموو کاتێکێت بازی زۆر سپاس وەڵایی من بەداوای لێبدنەوە قسم لەسەر تەوەرەکە نییە نا لە خزمەتە بەسەکە بە کورتی باشە بەسەر چاو وەڵایی ئەوە بوو لە شاری چەمچەماڵ کەسوکاری شەیدانی پارتی بەتایبەتی شەڕی ناوخۆ گربوونەوەیشیان کرد بۆ داوای حەقی خۆیان بۆ داوای مافەڕاوەکانی خۆیان بەڵام زۆر بەداخەوە ئەوە بوو 3 کوڕی شەیدی پارتی لە لەقی 19 حەوسان بە تەبلیغکردن دەرکردیان لەبەری ئەوەی داوای مافی داوای باوکیان کرد و براکانێک کرد و گەشتیان بەرسەر بکرێ لەگەڵ ئەوەیش تا ئێستا پێشمەرگە دەبن بۆ یان ئەیدەن بە کوشتا باموک بە هیچ شێوەیەک ڕێز لە شەید ناگیرێت زۆر سپاس بەڵێ دایکی ئەحمەد لە شاری سلێمانیەوە بەڵێ باس هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکە و لێکم سپاس بۆ تۆ فەرموو بنسبت وەزیری مالیەوە لەگەڵ ڕێیەکانن بکە قسەکانی کاکە لەبەرەوە هیچ خوان وان کرد کە عەدالەتی نەبێنە لە بینی وەزارەتەکانە من وەکو دایکی ئەحمەد خریزێکی جامیعەم 16 ساڵ جامیعەمان تاکوورە هیچ دەرماڵە مخەفاتێکمان نییە بس هەیە عینەن من هەیە لە وەزارەتی خوێندنی باڵان کە لە ساسە دەرماڵە مخەفاتان هەیە لە وەزارەتی سەحە لە 150 هەیە لە وەزارەتی عەدل لە 150 هەیە لە وەزارەتی کارەبا لە 100 هەیە تەنانەت بس خريجي موكو مهندس زراعي انا زراني كشتوكالي لوزارتي زراعي هيك درماله مخافاتك مانيا يعني هيك عدالتي لوزارتك كانانيا خوان حكومتي هرم وين كلك لوزارتك كان اتروني عداله نبد بوتي خواتيني بالا لصافيان هبد يعني تنانت حتى فراش كار وزاره كان لصافيان درماله هي
بۆچی وەزارەتی عەدل هەمووی لە 150 هەبێ بۆچی کارەبا لە 100 هەبێ بۆچی وەزارەتی سەحە لە 150 هەبێ جگە لە وەزارەتێمە کە وەزارەتی زراعەت تەنانەت لە 100مان بەڵێ دایک ئەحمەد هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لێ بێ تا لەوە هەموو جیاوازیە لە بینی ئەو هەموو وەزارەتانە بۆ هەیە لە ئێستادا حسێن لە دهۆک حسێن دهۆکێت گەرمەیە کاک حسێن کەرەم کرد بەرحاڵ بەڵێ بەرزان بەرهەم ئەحمەد لەسەر تووری کۆمەڵاتی نووسێ ئەم قسەی کاکی بایەسی هیچ بنەمایەکی ڕاستینەوە خۆیاڵێ ئاڵێ بەرای من هەر ئەو بودجەیە کە بۆ ساڵی 2012 فەرمانبەران تەرخان کراوە ئەگەر ناخۆرێ داواکاری فەرمانبەران پر ئەکاتەوە هەروەها بەختیاریش ئەنووسێ پێدەچێت ڕاست بێت ئەگەر بودجە لە ژێردەستی حەزب بێت بە دڵنیاییەوە بەش ناکات دەبێت لای حکوومەت و وەزارەتی دارایی لە زاخۆ کاک ڕەمەزان لە زاخۆ کەرەم کە کەرەم کە ئەگەر زۆر کورتیش بەرکوە بە پەیوەندیە داویەیە دەمێتە بۆش برا دەمێتە باشتر بەلێ کای ڕەمەزان تا گۆداری دیکەم بەڵێ برا ئەس فەرمانبەرم بەلێ کاک ڕەمەزان باغ بە هیویدارم دا ئەف وەختێت یەکێم هەیە دا ئیستیفادە لێ بکەی باغ بە کاکە گۆر ئەس فەرمانبەرم لە شارەوانیە زاخۆ بەلێ راتبه 250,000 يعني مانگانه 250,000 بله او اندام البرلمان هم مليون ورجلا هم 250,000 ورجلا ما بله کاک ڕەمەزان پەرلەمانتار معاشێوی پێتری 8 ملیۆن دینارە وەختی تەقاعدبی پێتری 6 ملیۆن دینارە وەرگیریت کاک ڕەمەزان لە زاخۆ بەڕێزان داوی پەیوەندی ئەمە بۆ دەبێژیت معاشێمە 250,000 ئەس مازفێ شارەوانیە زاخۆمە بەڵێ عەبدولقادر گەردی ئەنووسێ مەریوان گەردی ئەنووسێ من پێم باشە میکانیزمێک هەبێت بۆ لێپرسینەوە بە وەزیری دارایی و ئابووری هەروەها مهڤان ئەنووسێ دەمیست تەنها ئەوە بڵێم ئەگەر موچەی ئەندام و سەرروکیەکانی هەرچێ سەرروکەتینی بکێتەوە واتە ئەگەر هەر یەکێکیان لە جیاتی 40 ملیۆن 20 ملیۆن وەربگرن بە پشت ڕاستی بودجێکەمان بەشیمانەکانی 20 ملیۆن 40 ملیۆنە کوکایک مهڤانە لەوە هەموو موچێ ئەو بەڕێزانەوە خۆی باسەکە بەرحاڵ بەڕێزانە میویدارین ئالیان پەیوەندیدار وەزارەتە دارایی گۆداریە فی خەلکی کردبە ئەف هەموو جیاوازیە موچێوەکو خەڵک دەبێژە ئەف هەموو نەعادەڵەتەوەکو خەڵک دەبێژە ئەف هەموو موچەخۆرێنە خەلکی دیک و کۆحە مستحقی وێ موچەخۆریێنینە وی زەڕەپارەی بوو بێتە سەرفکردنەوەکو خەڵک دەبێژە هیویدارین گۆداری کرد بە ئەو سەرنجاوان و بەرسەوان بۆ فی خەلکی هەبە حتا سوبەهی دەتەوەرەکی گەرمتردا بێگومان تایبەت بژیانەوە لەوێرە ئەت خزمەتەوەدا بم هەر شاد و بەختۆر بن ئێوار باش